نبينا النبي الأمي المبعوث رحمة للعالمين، خاتم الأنبياء والمرسلين، نور هذه الأمة وضياؤها وشفيعنا يوم الحساب. سڵاو هاڕانی خۆشەویست بەخێر بێنەوە ڤیدیۆی دری فیفا 23 و لە پارتێکتری کارێتمەد هاتینەوە لاتان گەشتوینەتە ئەوەی کە لەیانەی ڕیاڵ مەدرید بەشداریمان کردو وەرگیراین و لە جێگەی ڤینیسیوس دانراین و کراوێنێتە سەرەکی ئێمە بۆیە باسێکم دەمێکێ پارتمدانە ناوە. ئێستا گەشتینەتە ئاخریایی لە لیگەکە لە چامپیۆنز لیگ دەرکراین، وەڵی نازانم بە کێ بوو دەڕێن، بەس گەشتینەتە ئاخریایی لە لیگە و خۆمان یەکەمین بە جیاوازی 5 خاڵ لە پێش سیلڤا FC. وەزام یاریەکەی پێشوو بەرامبەر ئەو بوو کردمان تەعادڵبوونی تر بە یاریەکەی ئەندر پێشی کەوتین 5 خاڵمان فەرقاوێت تەقریبن وەمان لێت یعنی مستەوەگەرنیکە کاسەکە بین و لە ئەو شتێشە ئەوەی کە باشترین یاریزانی دەورەکەیە خۆمانین. ئەو نازانم کاتە لەکوێوە سەیرم کرد یەک دەقا ئەوەتە عەبدوڵڵا 32 گۆڵمان کردووە لە 36 یاری، یعنی هەموو یاریەکیش نە بەس گۆڵی زۆرمان کردووە. یاری وای تیا بوو کە تیپێکی بێقۆت بوو 5 گۆڵمان نەکرد، یاری وای تیا بوو گۆڵمان نەکرد، یاری وای تیا بوو 1 گۆڵ. ئیتر ئەوە شکر ئاستێکی باشمان بەدەستێناوە. گەشتینەتە لیڤڵ 18 لیڤڵەکە لەسەرەوە و هینەکەی 71ەوە زۆر باشە تا بەرزتر بێ. ئیشەڵا بەرەو لیڤڵی زیاتر و لایک و سەبسکرایب لەبیر مەکەن و با بڕێنە ناو یاریەکە و لەگەڵمان بە سەرێکی ڕکۆرکەینەوە لێسەوە کێشەی نییە و سپاس بخۆ و ئەبڕێنە ناو یاریەکە. سەرەکین لە جێگەی ڤینیسیوس دانراوین، ڕسقی ڤینیسیوسمان بڕیوە زۆربەی جار داتە بەزێن ئەگەر ئاستی باش نەبێ، بەس لەبەرەوەی تەواو فێر بووم ئەسێک دەمێک یاریم نەکرد قسەی نیۆم یاریە تۆزە خراپم، بەڵام زۆ کاتە زۆر باش بووم بەدلی ناکردم مێنا زۆر خراپی بەدەتەکە بە ڤینیسیوسیان بۆ ڕۆناڵدۆ چونکە ئەوانی هەیە بەخێر بێنەوە بۆ ئاخر یاری لالیگا سەنتەر لەگەڵ ڕیاڵ مەدرید. یەک دقە بزانم ئەو شتانی چی بوو، ڕێیتینگیەوە 7 پاسی جوان و پاساتی جوان، ئەوش لە 6 بەرزی عیبی نییە. ئەساسمان وەرەیە کەسەکەم ئەوم بەدڵە ئەخ نەیەڵا وەڵی درەنگ لیە هەینا هەرزوو شوتم کرد. دیگەرە بۆی لەو شوتە برانە ڕۆ وەڵی حەقی گۆڵی بە سوێن بەخوا نەجوابوو. ئەوە شوتێکی دریشم کرد بەس حەیف ئەوە بە خۆت و بۆی دانەگیرە. باشەوە لەنجی دەری وانە بوو خەت دەستکاری و شتانە ناکەم ئەبێ هەر لەنجی دەری بێ. بیرم چوو سەیری بکەم. پێشی خە لاەنە ڕامە کیواز نایێنێ ئەی هاوارە گەرە هێڵا چۆن پێشی خست لە بەزلەی سەنە و پاسات بە گۆڵەکەیان کردە ها گۆڵ نەکەن خوا قەزا گۆڵ نەکەی ئەی بە بەردەمی بۆ چۆڵەکەن ئۆفساید بووینەوە یاڕەبووتەوە ئۆفساید بوو شکر ئۆفساید بوو هەر کاسەکە شەوێن بەسەر خۆش یعنی ها بە مستەواوە
دەبووە پێشی ناقی بۆ ئەم لاوە دەی یەکێ لی سەنێ هیلاکم کردەوە نەم ڕاونە ئەوە چی و باسی کریستیانە ڕۆناڵدۆی کرد دەتوخوا وەڵی نەیەڵا نایڵە شوید لێی کاکە وەیتە مەترسی بوویانەها دوو شودم لێ بەسەرێکۆ نەیەڵا کاکە چی لەکەم باش ئەو بۆ نایەتە ناو گۆڵ نایڵێ قەنەعەتێکی تۆپەکە نەچێتە لای گۆڵچی یەکجار چوایەتی لە شیش ئەوە لیسەند ئەوە لیسەند ئەی بژیت ئەسیستێکی جوانم بۆ کرد خوا هەڵگرێت خوا هەڵناگرێت ئەسیستێکی جوانم بۆ کرد پڕبە دڵەوە ئەها سەیگە خون ئەوە لەوەیە تەماح بوو گرێ زۆر خراپە بەزی تر باش بوو گۆڵەکەی کە ڤالڤێردی بوو بەهی خۆم حسابی کرد یان بڵین بە بێرزانەکەی ئەوە نادەی ئارەواڵا بەهی خۆیان حسابی کرد پەلەی کرد دەیبێنە لاچۆ غەڵەتی خۆم بوو بەس لێی سەنە کەسی تیا نییە نەیەڵی گۆڵکە لەم ئاخیرەیە ئاخیری چی هێشتا جەمیەکەم تاوانەوە دە پاس بە کاکە کوام نەیاڵە شوتێک پێوە نێم حەزەکەم خولانەوەی شتێکی جوان گۆڵکەم ئەمە سکای بکەین بۆ پەلاگەی کاکێکیان من دای پاساتم نەکردووە ئەوێ لەو بەینانەوە دەرچمەم جارە ئەوە چی بوو فاوڵ بوو لەیسەنەوە قوربانە بژیت چی بوو ئۆفساید وشت بوو زۆر هەڵیە دەی لەی سەنەدەی
to an end. ئەوە بووە Trailing, but home in the form of a corner. Well, can they draw level here? The crowd certainly think so. بژی بۆ خۆم Defensively. Well read to put an end ئەوە to that ڕۆشتم attack. دێت هەڵیەن دەیوە پێشەوە Alexander-Arnold. Abdullah. دەتوخوا بێڵە Bending. And he takes it on. نەیەڵا لە یەمە و کێ بوو کرۆز بوو Tremendous block. نایڵە کاکە پەنجا شدم لێەوە چلیایەتی بە یارزانە 30 minutes left for play. Suarez. A terrific pass. بیگرم لە قوربان نێڵن گۆڵکە That is a هەلیان بینە disappointing effort. Goodness me. کەریم دابەزی بۆ ڕۆناڵدۆ کاپتن هاو زین چیمان بۆەکەی Well, Real Madrid are going to make the change now. Well, news coming through of a penalty in one of the other matches, and Alex Scott can fill it in. دەتخوا ئەگەری گرت بۆش و بۆش یعنی کەسی لەگەڵانەوە Thanks for the update, Alex. دەتەی لی سەنەن Samuel Costa. Well, potential danger. A really top-notch piece of defending. Could be a chance to break here. Casemiro. مەین فەوتێنە Mendy. Here's Modric. It's there for him. نایڵێ بە قورعان نازانین لێگە چی لێ بکەرەوێ پاسات بی Tackle. Samuel Costa. That ball looks promising. Reception to snuff out the danger. Cristiano Ronaldo. Real might threaten on the flank. ئەسیز بۆ ڕۆناڵدۆ دەی And it's fallen ئای from بژیت Ronaldo. چۆن ئەسیستێ بوو پێتان چۆن بوو It's the goal they want. ئەو بە فەنەوە یا بۆیە ئەوانی ترە نێرێت By two now. They can breathe that ئەها more easily. Well, let's see this again. This is counter-attack. شتێکی زۆر جوان بوو Very best, but I think the keeper's made a mistake here. While it's a decent finish, it should ئەی go in بژیت that near ئەی post. بژیت شێر ئەویش گۆڵێکی کرد ئەوە دوو 2-0 now and back underway. 15 minutes left for play. Chumi. ئەی بۆ خۆمان گۆڵێکمان نەکرد دەزانن Perisic. Chumi. Sanyin Perisic. لیسەنە And still called them to produce something. دەی لیسەنە Surely. Oh, it's an unbelievable save by Courtois. بۆی ناوێ بۆی ناوێ They will now make use of their substitutes bench. Playing it in. Well, it has come to nothing. هەوڵما بۆی هەڵدەم بەس نەیگرت Mendes. ئەو چیە تۆپە بووە ڕوات کە زۆی ناگیرێ They need to stop him. But quick thinking defensively. And using Nee, the heel goal af for van the Iggy weer ook, Atletico ja. game. Alex Scott, who has scored. And it's another goal for Atletico Madrid. They're back in this now with 84 minutes played. The fans are enjoying what they're seeing here today. Oh, jumping in. They're in a great نەیەڵێ position. دا Well, what an opportunity, but really good defending, you've got to say. وتم با تۆزە بچمە ناو خەتی جەزا ئەنجا لێم نەیەڵا In this لی case, we had to cut off Alex. دەی یەکێ بچەوەی Atletico did گۆڵی benefit کرد in that match, and they're winning. Could reduce the deficit. گۆڵی کرد کاکە ئای بە کۆمەوە And you never know in this game. مۆدریچ بۆ Be able to level it. حەکیمی The ball is moving again. Anyone's guess how this is going to finish.
بۆ خێرام دەیتەوە دەقەینەوەی دەقەینەوەی بێنە تۆڵێک مامەنەوە گۆڵەکەین ئەو گۆڵەکەی گردە خۆڵای ئەوە نێڵەوەی کێ بوو لەوانەیە بیگرتە و دەرچووە ئەی بژین بۆ خۆمان ئەوە کاسەکەشمان بەر جەماعەت بزانم پیشانی ئەیە Well, it's been a long wait, but it's worth it. Celebrating in front of their own fans. They've been excellent this season. They fully deserve to be the champions. ئەو کۆم خۆم ئاوەتە پێتان چۆن بۆ ئاسمان باش بوو خواتانگری بە دڵتان نەبێ ئەوەش کە ئەسل لالیگە ڕۆناڵدۆ بەرزێگات بێمە بێ کاپتەن بوو ئەوەتە قابلی خۆدە ئەی بژیت ئەی دەست خۆش بالای بین تا وەختی نەما ڕایتینگەکەمان 7.5 بووە وەڵایی کەمیش بووە لە چاوخۆی ئەو گۆڵە بابە ئێمە حسابی کردای بەس نەیکرد فیناڵ بابزانم تەمرینەکانمان هەیە 96 لە لیگی ساندێت باسە ئەبێ ئەم تەمرینی لەگەڵا بکەین ئینە ئابڕوومانە بە ها چۆن کەمەکان لەسەرەوە دایگین چەند ڕۆژارێت تاو یاریتیانەمە بەرەو وەرزی نوێ چێ بێما بێت ئەو وەسە ئەوە تا ئینت سیسۆن ئەمە کوب سوپەر کوب وفا سوپەر کوب وینەر بووین برمانەوە کوپی ئیسپانیامان بردووەتەوە لا لیگامان بردووەتەوە چامپیۆنز دەرکراین و تاوا بڕێنە سیزنی تازەوە هیچ ناومان بۆ نەهاتووە دەیچی بوو ئەوە کێ بە یاردانیمان هەڵبژێتراوە زەین وەزع و خەبەریات چییە چامپیۆنز لیگ کێ وەتە براوە ئەو ناوی چی بوو دۆتمۆند دۆتمۆندە شتێکی وایە والحاصل بزایەکی یاریەکانمان چین بۆ ڤیدیۆ داهاتوو ئەمە چ جۆرێکە ئەو یاریانە خۆشن لیڤەرپۆڵ و ئەمانە ئەم بەرشەلۆنەیە ئێتر نادەم ئەچینەوە چامپیۆنز لیگیانە هەرمهم یاری تری زۆر تێگە لە سوپەر کوب و هەموو شتێکی تر ئەبێ خۆمان چاک ڕاگرین بەرزیکەینەوە و ئەو شتانە
ئاسمان بەرزکەینەوە لەگەڵ ئەو ڕێکەوتنیشتانەش قوڵ بکەین و ئاگامان لێیان بێ. ئەوەک بینیتە هاوڕانی خۆشەویست بینی کاسی لالیگامان بردوو چەند کاسێکی تر لە چامپیۆنز لیگ دەگرێن و ئێستا چوینەتە وەرزی نوێ. هیوادارم ڤیدیۆکەتان بەدڵ بێت و تا ڤیدیۆیەکی تر و پارتێکی تری فیفا 23 خواتان لەگەڵ هەر لە خۆشییا بن.